بەڵێ دۆسی دومی کاتژمێر 18 دەکەینەوە تایبەت بە نۆکۆکیانی کە لە نێو چوارچێوی هەماهەنگی یا لایەنە شیعە و سوننەکان ئێستا لە عێراق لە لێواری تەقینەوەدایە لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە زیاتر قسە دەکەم بەڕێز وائیل حازم شرۆڤەکاری سیاسی کە لەگەڵم دەبێت. بەڕێز وائیل سپاسکە لەگەڵ کوردستان 24 با لە هۆشداریەکەی نوری مالکیەوە دەست پێ بکەم. ئاماژە بە تەقینەوەی ئەو ناکۆکیانە دەکات، ناکۆکی سیاسیەکان کە لە عێراق هەیە. پێتان وایە ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەری شتێکی لەم حاڵەتە هەیە؟ بەرلام شتێک ئێوارە ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سوپاس. ڕاستیەکەی ناکۆکی سیاسی لە 2003 تاکو ئێستا هەر بەردەوامن. هەموو ڕۆژێک پانتایی ئەو ململانێ و ناکۆکیانە زیاتر دەبێت لە نێوان پێکاتەکان. سەرەتا بەو شێوەیە بوو، دواتر لە نێو خودی پێکاتەیەکی دیاریکراویش ناکۆکی پەیدا بوو. ئێمە کاتێک باسی ئەو ناکۆکیانە دەکەین ئەوانن کە لە نێوان پێکاتە سیاسیەکان و حکوومەتدا هەن و لە نێوان پێکاتە سیاسیەکان خۆیاندا تەنانەت گەیشتوتە ئەوەی لە نێوان خودی حکوومەتدا ئەندامانی حکوومەت هەیەیان بێت. ئەو بارودۆخەی ئەمڕۆ لە عێراق دەبینین ڕۆژانە کەسێک دێتە پێشەوە کەسایەتێکی حکومی پلەدار با بڵێن جۆرێک لە ئابڕوچوونی بۆ کاری حکوومەت لێ دەکەوێتەوە. کەواتە ئەم دزە پێکردانش هەمویان لە بەتاڵەوە نەهاتوون، بەڵکو ئەندامانی نێو حکوومەت کار لەسەر یەکتری دەکەنەوە دژی یەکتری کار. باشە، پێت وایە هۆکارەکان و فاکتەرەکان ناوخۆین زیاتر یا دەرەکین گوشاری دەرەکی لەسەر ئەم ناکۆکیانە هەیە کە لە نێو عێراقدا خەریکە ئەچەقێتەوە؟ پێم وانە هیچ شتێکی دەرەکی هەبێت، هەمووی نێوخۆییە. بابەتەکە ئەوەیە کە کێبڕکەیەکی ناتەندروست هەیە، ناشەرعی هەیە لە نێوان پێکاتە سیاسیەکاندا، جۆرێک لە یەکتریدان و خستن هەیە. پێم وانییە بەڕاستی دەستێکی دەرەکی هەبێت یاخود پشتیوانێکی دەرەکی هەبێت. بەڕاستی ئەم ڕەفتارە ڕەفتاری سیاسی عێراق دوای 2003 و ئەم ڕەفتارانە هەرچەندە هەڵەن و دوجار دەبنە هۆکاری ئەوەی کە سیستمی سیاسی بەرەو داڕمان و ڕووخام بچێت، بەڵام وەکو دەگوترێت ژیان بەبەرەو کەسەدانیەکە بانگی دەکەیت. لە داڕمان و ڕووخان نزیکە ئێستا؟ بەدڵنیاییەوە نزیکە لە داڕمان. ئەوەی ئەمڕۆ دەیبینین ئەو کێشە گەورە و قەیرانە قوڵانەی کە چینی سیاسی بە دیاریکراوی پێدا تێدەپەڕێت. ئەمڕۆ بنمونە ئەگەر شتەکان ورد بکەینەوە، بنمونە دەبینی پارتی تەقەدم، حزبی تەقەدمی محەممەد حەلووسێ نەیانتوانیوە یەکانگیری خۆیان بپارێزن، بۆیە دەستیان کردووە بە هێرشکردنە سەر لایەنەکانی کە کێشە لەگەڵ ئەم کێشە لەگەڵ ئەو بەردەوام کێشە دروست دەکەن. کاتە کێشەی نێوان سوننەکان ئەگەر بە تایبەتی چاودێری و بە دوواداچوونی بۆ بکەین، دەبینین کە ئەمانە لە ئاستی ڕەفتاری یاخود ئەخلاقی سیاسی چوونەتە دەرەوە و بابەتەکە لە ڕکابەریش چوەتە دەرەوە. بە هەمان شێوە سەرکردایەتە شیعیەکان گەیشتوونەتە شتێک کە بەڕێز موقتەدا سەدر ینی پێیان دەڵێت تەنانەت من لە خۆشەویستی حوسێنیشدا لەگەڵ ئەمانە کۆنابمەوە. کەواتە ئەگەر سەیری ئەم بابەتە بکەین، جیاواز دەوانە لە هەرێمی کوردستان دەبینین کێشە هەیە، بەڵام خاڵێکی هاوبەشەیە لە نێوان لایەنە سیاسیەکان سەرکردایەتی سیاسی کوردی کە ئەویش بریتە لە یەکگرتووی بڕیاری کوردی و دۆزی کوردی. کاتە شتەکە لە هەرێمی کوردستان و لایەن پارتە سیاسی کوردیەکان جیاوازە، بەڵام لە لای شیعە و سوننە بەڕاستی کێشەکان خەریکە بەرگە ناگیرێن، بۆیە پرۆسەی سیاسی بەرەو داڕمان دەچێت و مەترسیە بۆ سەر بوونیشیان لە نێو باشە. دەگوترێت حکوومەت دەسەڵاتی لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکان سنووردارە. کێ ئەم سنوورە بۆ حکوومەت دادەنێت؟ ئایا گوشارێک لەسەر حکوومەتەکەی سوودانی هەیە کە ئەو ڕێککەوتنی لەگەڵ لایەنەکان و پێکاتەکان هەیەی وەکو خۆی جێبەجێ نەکات؟ بابەتەکە بەم شێوەیە ئێمە کێشەی سیستەمی پەرلەمانیمان هەیە. ئەم بابەتە چۆنە؟ حکوومەت بووەتە ئەسیری دەستی لایەنە سیاسیەکان. کاتێک بەڕێز محەممەد شیع سوودانی وەبەر لەوێش بەڕێز مستەفا کازمی و تەواوی سەرۆکوەزیرانی عێراق
کاتێک ڕاست پێدران بۆ ئەوەی کە ببن بە سەرۆک وەزیران و حکومت پێک بێنن دەبێت متمانەی پەرلەمان وەرگرن. متمانەی پەرلەمان لەکوێ وەردەگرن؟ لە پارتە سیاسیەکان لەبەرەوەی بابەتەکە بەدەست ئەوانە. ئەوان نەمتمانەیان بە کەس داوە، نەمتمانش بە سەرۆک وەزیرانێک دەدەن کە دەستکەوتی سیاسی بۆ ئەوان پێ نەبێت. کەواتە بەرژەوەندی خۆیان لە پێش بەرژەوەندی گەلدانەوە. تەنانەت دوای پێدانی متمانەش هەڕەشە لە سەرۆک وەزیران دەکەن بەوەی کە تایبەتمەندی و امتیازاتیان پێ بدات یاخود دەستکەوتەکانیان بپارێزێت ئەگەر نامتمانی لێوەردەگیرێتەوە. کەواتە ململانەی لە نێوان سیستمی هەنووکەیی ئەوەیە ململانە لە نێوان لایەنە سیاسیەکان و حکوومەتدا هەیە. لایەنە سیاسیەکان پێکاتە سیاسیەکان ئێمە چەندین جار هۆشداریمان لەو بابەتەوە داوە، گوتومانە ئەگەر بەرژەوەندی لایەنە سیاسیەکان دژبەر بێت لەگە بەرژەوەندی حکوومەت کە بەرجەستەی بەرژەوەندی نەتەوە دەکات، لایەنە سیاسیەکان پێ لە بەرژەوەندی نیشتیمان و حکوومەت و خەڵک دەنێن. لەبەر ئەوەی ئەو لایەنە سیاسیانە لە نێو عێراق تەنیا ئامانجی یەکەم و کۆتاییان بەرژەوەندی تایبەتی و تاکە کەسی خۆیان و جەماوەر و سەرکردایەتی خۆیانە. کەواتە ئەو کەسانەی ئاڵنگاری و تەگەرە دروست دەکەن ئەمڕۆ بۆ حکوومەتی عێراقی بەدڵنیاییەوە پێکاتە سیاسیەکانن، ئەو کارەکەش ئەو کێشانن کە باسمان کردن. ئەم کێشانە جگە لەوش یاخود بابەتی کێبڕکەی هەڵبژاردن و بەڕاستی عێراقیەکان نازەم چۆن بیگەین. عێراقیەکان قسەیەکیان هەیە کە حەزیان لە زۆرێک لە کەڵەگایی و لەم زۆرە بابەتانەیە بۆی خۆیان بسەپێنن. ئەمە بەڕاستی ئەو ئیگۆیان پڕ دەکات و کێشە دروست دەکەن بۆ بابەت. بڵێ حکوومەت بە کەڵەگایی بەڕێوە دەچێت، ئایا ئەمە عێراق دەگەێنێتە کەناری یارامی بە سەقامگیری؟ فبالتالي على الدنيا السلام. بەدڵنیاییەوە بەڕێ ناچێت، بەداخەوە حکوومەت ناتوانانی کارێکی وا بکات. تەنانەت ئەگەر بەقەت تاڵەموویەکیش متمانە هەبێت و بەنمونە محەممەد شیع سوودانی ئەگەر متمانە بە چاکسازی هەبێت هیچ بەهایەکی نییە، لەبەر ئەوەی پەرلەمان قسەی کۆتایی دەکات ئایا سەرۆک وەزیران بمێنێتەوە یاخود نەمێنێتەوە، متمانەی پێ بدرێت یاخود پێ نەدرێت. کەواتە بەدڵنیاییەوە ئەگەر بیەوێ بچێتە دەرەوە لە دۆسیەک لە دۆسیەکان یاخود سەرکەوتوو بێت و کودەتا بەسەر لایەنە سیاسیەکان بکات، ئەم لایەنە سیاسیانە متمانی لێ دەستێنەوە بە نیو کاتژمێر زیاتر نە. زۆر سپاس دەکەم بەڕێز وائیل حازم، شۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس.